بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایانی بەڕێز گەنجانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەر ئەزانین کە لە یەکێکی تر لە چالاکیەکانمان بە خزمەتی کۆمەڵێک گەنجی خۆشەویست و هەڵکەوتووی دەڤەری شارۆچکەی خەلیفان ئەبین. بۆیە بە پێویستی ئەزانم کە بە ناوی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە لە ناخی دڵمانەوە بە گەرمترین شێوە بە خێراتنتان بکەین. زۆر بەخێربێن سەرسەر و سەرچاومان، خۆشحاڵین بە ئامادەبوونتان و هەر بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویست و بە ناوی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە بە خێراتنێکی گەرمی برای بەڕێزمان مامۆستا عەبدوستار مەجید، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و ئەو برا بەڕێزانەی کە هاوڵی ئەون بە خێراتنیانەکەین. زۆر بەخێربێن سەرسەر و سەرچاومان، خۆشحاڵین بە ئامادەبوونیان. بەڕێزان، وەک دەزانن شاراوە نییە لە هیچ یەکێک لە ئێمە کە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەمیشە بە چالاکی جۆرا جۆر بە بەردەوامی لە خزمەتی چین و توێژەکانی شارۆچکەی خەلیفاندا بووە و لەو ئێوارە کۆڕەشماندا لەو چالاکیەشماندا کە بە خزمەتی کۆمەڵێک گەنجی خۆشەویستی دەڤەری شارۆچکەی خەلیفان ئەگەینەوە. بەڕاستی لەوانەیە تا ئێستا چالاکێکی وامان نەکردبی کە تایبەت بی بە گەنجان، هەمیشە هەموو چین و توێژەکان بەیەکەوە بەشداری هەموو کار و چالاکیەکانی ئێمە بووین، بەڵام ئەمڕۆمان تایبەت کرد بە گەنجان، بە گەنج و لاوانی دەڤەری شارۆچکەی خەلیفان، چونکە ئێمە ئەزانین لە ڕاستیدا کە پێناسەی گەنج ئەکرێ هەمیشە ئەگوترێ گەنج بریتیە لەو توێژەی کە گەورەترین وزەی کۆمەڵگەی تێدا کۆبۆتەوە و لەو سۆنگەیەشەوە ئێمە چینی گەنجان بە چینێکی یەجگار چالاک و پڕ گوڕ و تینەوە ئەزانین و ئەشزانین لە هەر سەردەمێک و بە درێژایی مێژوو لە هەر کۆمەڵەیەکدا لە هەر شوێنێکدا ئەگەر گەنجان پاڵپشت و لە دەوری کەسانێک کۆببنەوە، لە دەوری بەرنمەیەک، لە دەوری جوولانەوەیەکی سیاسی یان جوولانەوەیەکی کۆمەڵایەتی یان هەر جوولانەوەیەکی دیکەدا کۆبوونەوە، ئللا کۆتاییەکەی سەرکەوتن و گەیشتنە بە ئەنجامێکی باش. بۆ ئێمە بەو شێوازە ئەڕوانینە گەنجولاوەکانی خۆمان کە ئەزانین ئەوانیش بەدەرنین لەو گوڕوتینەی کە لە ناخ و دڵ و دەرونیاندا هەیە، ئەو وزە و قووەتەی کە هەیتیان و هەمیشە لە تواناندا هەیە بە بەردەوامی کۆشش بکەن، تێبکۆشن، داهاتوویەکی پرشنگدار و شانازیەکی گەورە لە بۆ خۆیان و لە بۆنەوەکانی ئایندەشمان تۆمار بکەن. بەڵام هیچ گومانی تێدا نییە ئەزانین کە بە بەردەوامی لە هەموو سەردەمێکدا هەندێک لە دەسەڵاتدارە سیاسیەکان جا ئەو دەسەڵاتدارانە چ دەسەڵاتێکی گەندەڵ بن یان بە دیکتاتۆری و بە خۆسەپێنی خۆیان بە سەرسەری خەڵکدا سەپاندبی، هەوڵیان داوە گەنجان و لاوانی وڵاتەکانیان مەشغوڵ بکەن بە کاری لاوەچی بە شێوەیەکی هیچ ئاگاداری کاروباری سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری وڵاتەکانیان نەبن، تاکو ئەوان هەر بەو شێوازەی کە هاتوون لەسەر دەسەڵات و بە شێوازی خۆیان وڵاتەکانیان بەڕێوە بن بۆ ئەوەی ئەو دەسەڵاتانەی کە هەیە مۆنۆپۆلی بکەن یان قۆریقی بکەن، تەنها لە خۆیاندا کۆبکەنەوە. لە کاتێکدا هەمیشە هەوڵەدەن ئەو گەنجانەی کە لە خۆیانەوە نزیکن یانی خۆیاننی بنەماڵەکانیانن برەویان پێ بدەن و هەمیشە پەروەردەیان بکەن بە شێوەیە کە لە ئێستاوە ئامادەیان بکەن تاکو بتوانن حکمی گەلانی خۆیان لە داهاتووشدا هەر بەوان بسپێرن و گەنج و لاوانی وڵاتەکانیشیان هەمیشە پشتگوێ خستووە، هەمیشە وایان کردووە کە گەنج بە شێوەیەک لە شێوەکان مەشغوڵ بکەن کە هیچ ئاگاداری کاروبارە سیاسیەکان نەبن. بۆیە پێویستە لەسەر ئێمەی گەنج بە بەردەوامی هەوڵ بدەین لە خۆپێگەیاندنمان و بە بەردەوامی هەوڵ بدەین کە خۆمان وشار بکەینەوە، نەکەوینە داوی هەندێک کەس کە داویان لە بۆ داناوینەتەوە بە شێوەیەکە بێ ئاگابین لە هەموو ئەو ڕووداوانەی کە لە دەوروبەری ئێمەدا ڕوئەدەن. ئێمە لە کۆمەڵی ئیسلامی
و ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەمیشە ئەمانەوێ گرنگەکی زیاتر بەو توێژە گرنگە بدەین و دەبی بشزانین کە کاتێک ئەڵین گەنج پێویستە بێتە پێش گەنج دەبێت چالاک بێ و کارا بێ و کاروباری وڵاتی پێبسپێردێ نەک تەنها لەبەرەوەی کە گەنجین چونکە بە تەنها گەنج بوون هیچ شتێک لە بۆ ئێمە ناکە بەڵکو دەبی گەنجی وشیار بین خۆمان پێ بگەینین خۆمان وشیار بکەینەوە و هەمیشە خەریکی ئەوە نەبین بکەوینە دوو تەقلید و تەقلیدکاری و سەرسام بین بە کۆمەڵە شتێک کە لە داهاتوودا لەوانەیە جگە لە پەشیمانی هیچ شتێکی دیکە دادی ئێمە نەدا. بەڕێزان لەو ئێوارە کۆڕەدا کە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجیدمان کردووە باس لە گەنج و ئایندە ئەکا ڕۆڵی گەنج لە ئایندەدا چۆن ئایندەیەک بنیاد بنێ بەڵام بەر لەوەی دەست بە کۆڕەکەمان بکەین سەرەتا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێەکەین کە لەلایەن گەنجێکی خۆشەویستی شارۆچکەکەمان ئەخوێندرێ کاک مالیک با بفەرموێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين وإذ جعلنا البيت مثابة للناس واتخذوا من مقام إبراهيم مصلى وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهر بيتي للطائفين والعاكفين والركع السجود صدق الله العظيم. خی گەورە پاداشتی کاک مالیک بداتەوە و بەڕاستی ئەو دەنگە خۆشەی کاک مالیک وای کرد کە بچینە جیهانەکی دیکە خی گەورە پاداشتی بداتەوە سپاسیەکەین دەستی خۆشبی. بەڕێزان ئێستاش ئەچینە خزمەتی بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید و سەرەتا بە پێویستی ئەزانم زۆر سپاسی بەڕێزیان بکەین کە ئەرچی ئەم ئێبارە خوانە و بووە هۆکارێک لە بۆ کۆبوونەوەی ئێمە لێرانەدا زۆر زۆر سپاسیەکەین دەستی خۆشبی خی گەورە پاداشتی بداتەوە با بەڕێزیان بفەرمێ لە بۆ پێشکەشکردنی بەناوی خوای بەخشەندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانم کە بە دیدار و بە خزمەتی ئەم برایانە بە تایبەتیش ئەم پۆلە گەنجە دەگەم. خوای گەورە یارمەتیمە هەموو لایەکمان بدا بۆ هەر کارێک و هەر کردەوەیەک هەر هەڵوێستێک کە بۆ خۆی پێی خۆشە و لەسەر ڕێبازی پێغەمبەری پێشەوایە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ. و بەڕاستی سوپاس و پێزانینیشمان بۆ ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی و ستافی بەڕێوەبردننی ئەنجومەن ئەو برایانەی کە زەحمەتیان کێشاوە ئەمڕۆ دەستخۆشیان لێ دەکەین و خوا پاداشی هەموو لای بداتەوە. ئەو بابەتەی کە
ئامادەمان کردووە کە عەرزی ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین بریتیە لە گەنجان و ئەرچی ئایندەیان کە دیارە گەنج ئەو هێزە کاریگەر و گەورەی کۆمەلگایە کە هەمیشە کاریگەری گەورەیان هەبووە لە گۆڕانکاری و لە چاکسازی و لە گۆڕینی واقعێکی خراپ و خوار و لار بە واقعێک کە شایستەی مرۆڤبوون و خەڵکی ئەو سەردەمەی خۆیان بێ و بەڕاستی هەمیشە داینەمۆی شۆڕش و ڕاپەڕینەکان بوون بە درێژایی مێژوو و لە هەمان کاتدا بنیاتنەری هەموو ئەو شارستانیەتانە بوون کە لە بە درێژایی مێژوو دروست بووە دەتوانین بڵێن گەنج دەوری گەورەیان تێدا بینیوە ڕۆڵی بەرچاویان هەبووە و دەستی کارایان لە دروستکردنی شارستانیەت و پێکهێنانی دەوڵەت و زۆر جار وەکو باسم کرد ڕاستکردنەوەی حکومڕانی خواروخێت و چەوت بووە بۆیە ئەم چین و توێژە گرنگی تایبەتی خۆی هەیە بە تایبەتیش لەو ڕۆوە کە وەکو ئەڵقەیەکی پێکگەیاندنە لە نێوان چینێک کە منداڵە و تازە پێڕادەگا و لە نێوان چینێکیش کە پێگەیشتووە و خاوەن ئەزموونە بە تەمەنە ئەڵقەی پێگەیاندنی ئەم دوو چینە لە قۆناغەکانی ژیاندا ئەم چینە گەنجەن کە زۆر لە پسپۆڕان باسییان کردووە ڕەنگە تەمەنیان ینی ئاوا لێک درابێتەوە هەرچەند ڕازیایی لەسەری هەیە بەڵام لە 14 تا 24 ساڵ بەمەز ئەگە باسی شەباب بکەی گەنج لەنا هەندێکیان باز دەکەن کە تا 30 ساڵ و تا 50 ساڵ ژەنگە هەر بە شێو لە شێوەکان هەر بە گەنج دەژمێردرێ بۆیە تەمەشا دەکەین ئەم چینە بەهۆی گرنگیانەوە و بەهۆی ئەوە کە کاریگەریان هەبوو لە گۆڕانکاریدا پێگەی تایبەتیان هەبووە قورئان باسی پێگەی کۆمەڵە گەنجێک دەکات لە مێژوودا کە بەڕاستی مێژوویەکی گەورەیان بۆ خۆیان تۆمار کردووە هەتا دنیای باسییان دەکرێت إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض حتى آخر باسكة أوانا دفرمي كومالا ما بس مهون دبو طبعا أوانا دفرمي أوانا كومالا جنز يكبون كومالا خلق شي بتوانا وجنز خوين قرم بلان هر أوكا يعني جنز بيه مرزي أو ميجوي بي ببري مرزي أو مذهب يقريتوا إنهم فتية آمنوا بربهم بروان بپروردگاری خوان هنابو لسرگیش راز بون ری راستقینی جیانی سربرزانیان دوزی بوا اینجا که هر کاتێک مرۆڤ ڕێ ڕاستی دۆزیەوە و هەنگاوەکانی بەرەو ئامانجێکی ڕوون و وازەح بوو ئەو دەفەرمی وەڕەبەتنا عەلا قولوبیهم خوش هاوکاریان دەکا و پشتیان دەگرێ و اینجا دڵیان قایم دەکات لەسەر ئەم ڕێگە ڕاستە هەر بەوەندەش کار کۆتایی پێ نایە بەڕاستی ئەگەر هەر ئەم بەشە ئایەتە ینی نەک هەموو ئایەتەکەش ئەم بەشە تو ئەمڕۆ بەرنامەیەکی تێر و تەسەری ژیانی گەنج و لاو و ئەوانەی کە تازە پێدەگەن تێدایە ئیذ قاموا هەڵسانە سەر پێ کاکە گۆڕانکاری چاکسازی بەدیهێنانێکی ژیانێکی سەربەرزانە و مرۆڤانە بەدانیشتن نایەتە دی بە تەماشاکردن و بە پاڵدان و دەست ناکەوێ بەڕاستی بە جم و زۆڵ و بە حەرەکە دەست دەکەوێت ئیذ قاموا فقالوا ئینجا گوتیان
یعنی دەبێ بەڕاستی ئەو هیممەت و ئەو گەرم و گوڕی و حەماسەتە هەبێ هەڵسێ سەر پێ ئینجا دوایی خوای گەورەش دەفەرمی ئینجا فەقالوا ربنا رب السماوات والأرض ئەوە بابەتەکە دەچێتەوە شوێنێکی فراوانتر و گەورەتر لەوەی کەم ئێستا باسەکەمان تایبەتە بۆ مۆزوعە. بۆیە پێمان وایە زۆر پێویستە بەڕاستی ئەم چین و توێژە گرنگی تایبەتیان پێ بدرێ لە پەروەردەکردنیان، لە ئاراستەکردنیان، لە چاولێبوون، ئاگاداربوون و دەستگرتنیان هەمیشە دەبێ چاومان لێیان بێ، دەبێ ئاراستەیان بکەین، دەبێ لە خەمیان دابین. بەڵام ئەمە ئەچی چیە بە تایبەت؟ چێ پێویستە ئاگای لەو چینە ببێ کە گرنگی تایبەتی خۆی هەیە لە کۆمەلگا؟ پێم وایە یەکەم ئەوە دەکەوێتە سەر دامەزراوە فەرمیەکانی وڵات کە ئایا لە قەناعەت و لە ناخیان چەند بڕوایان بەوە هەیە کە ئەم نەوەیەی کە پێدەگا لە قۆناغە جیاجیاکان گرنگی پێ بدەن و بە شێوەیەک پەروەردە بکرێ، بە شێوەیەک دروست بکرێن و تەکوین بکرێن کە لە داهاتوودا چین و توێژێکی بەکەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا. چەند قەناعەتیان پێیەتی. ئەگەر باسی ئەم دامەزراوە فەرمیانەی خۆمان بکەین، حکومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و حزبەکان و ڕاگەیاندن ئەوانەی کە سەرۆکاریان هەیە لەگەڵ ئەم خەڵک و کۆمەلگایە، کاریگەریان بەسەر خەڵک و کۆمەلگاوە هەیە بە باش و بەخرا، ئایا بەم ئاراستەیە کار دەکەن؟ بەم ئاراستەیە کار کراوە ئەم چینی توێژە هاوێنەکانی ئێوە لە وڵاتەدا کە دڵیان خۆش بە ژیانی خۆیان بەرنامەیەک هەیە کە گرنگی بە تواناکانیان بدا و تواناکانیان بەرەو پێش با و گەشەی پێ بکە، ئەو توانە زۆرانەی کە لە گەنج و لاوەکانی ئێمە هەیە لەم وڵاتەدا، یان هەر لە پرۆسەی خوێندن بگرە، هەم بە نەزەریەکەی و هەم بە عەمەلیەکەشی بە تەواوی فرامۆش کراوە لە پەروەردەکردن و پێگەیاندنیان و بەرزکردنەوەی ئاستی زانستیان، ئاستی هوشیاریان، تا بە کەڵک ئەوەی بێن سبەی ئەم وڵاتە بەڕێوەبەرن و ئەم وڵاتە بەرەو پێش بەرن. چونکە ئێمە وەکو ئەم کیان و قەوارەیە، ئەم میلەتە داما و بەشخوراوە، بەڕاستی هەم پێویستمان بەوە هەیە کە ئەم کیان و قەوارە ڕاستەقینەمان بچەسپێنین، بیکەنە کیان و قەوارەیەکی ڕاستەقینە کە نیمچە کیان و قەوارێکمان هەیە ئێمە ئێستا کە خاوەنی دەوڵەتنی، خاوەنی کیانی ڕاستەقینەی خۆدنی. بەچێ دەکرێ ئەمە؟ و لە هەمان کاتدا پێویستمان بەوانە هەیە کە بۆ پێشکەوتنی ئەم وڵاتە، پێشخستنی و گەشە پێکردنی سێکتەرە جیاجیاکانی ئەم وڵاتە کە پێویستی بەوە هەیە کە چین و توێژێکی خوێنگەرم و ئازا چاونەترس دروستکەین کە بتوانن بێنە پێش وە دەوری کاریگەر و دەورێکی ئیجابی باشن هەبێ لەم کۆمەلگایەدا لە هەموو بوارەکاندا. بەڵام بەڕاستی ئەم دەسەڵاتی ئێستا کە هەیە چین و توێژێک کە لە خەیاڵی نەبێ و لە بیری نەبێ و گرنگی پێ نەدا، دەتوان بڵێم گەنج و لاوەکانمانە، بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کە گەنج هەر ئاگای لە ژیان و لە وڵات و لە دەسەڵات و لە حکومڕانی و لە مافەکانی نەبێ. کەم دوای باز دەکەم کە پێویستە ئەمە چی بکەین، یانی کە ئاگای لێ نەمێنێ بەڕاستی سەرقاڵی کە مەشغولی کە بە کۆمەڵێکی لاوەچی کە بەڕاستی نە ئەرکێتی نە وەزیفەیەتی و نە قازانجی پێدەگەێنی بۆ ئێستای نە بۆ داهاتووشی، مەشغولی کردووە، سەرقاڵی کردووە. پێی خۆشە خەڵک ئاوا مەشغول بێ ئاگا بێ و حەز دەکات خەڵک هوشیار نەبێ، چونکە یەکێک لە هۆکارە گرنگ و گەورەکانی گۆڕانکاری بریتە لێ کە میلەت و خەڵک هوشیار بێ. بەچی؟ پێش هەموو شت بە مافەکانی،
کاکە ئێوە دەبێ بزانن گەنجی بەڕێز و خۆشەویست برا خۆشەویستەکانم دەبێ بزانن مافتان چی لەم دنیادا لەم ژیانەدا دەبێت بزانن کە ئێوە وەک مرۆڤێک کە وردە وردەوا پێدەگەن و ئیشاڵەت تێژگەیشتن و پێش دەگەن وردە وردە کە مافتان چی مافی ژیان مافی ئاسایی مافی یاساییتە لەم ژیانەدا چییە لەم کۆمەلگایەدا لەم وڵاتەدا ئینجا دوای ئەرک دێک کە پێویستە مادەم ئەم مافانت بۆ دابین کراوە ئینجا وەرە ئەمە ئەرکانە جێبەجێکە بەڵام بەر لە هەموو شت بەڕاستی وەکو چۆن یعنی ئێوە قانونێکە یاسایەکە حقوق لە بەرامبەر واجباتە واجباتش حقوقی لە بەرامبەرە بۆیە لەمڕۆ بەڕاستی گرنگی پێ نەدراوە بەشێکە کە بەرپرسیارە لە ئەوە کە گەنج و لاوەکانمان پەروەردە بن و ڕێگەی ڕاست بگرن و فاکتەرێکی بەکەڵک و بەسوود بن بۆ کۆمەلگا بریتێ لە خانەوادا لە دایک لە باوک لە برای گەورە لە خوشکی گەورە لەوانە کەسە پەرشتی ئەم گەنجانەمان دەکەن بە شێو لە شێوەکان ئایا خانەوادەی ئێستا دایک و باوکی ئێستا سەرپەرشتکارانی منداڵەکان چەند ئاگایان لە ڕۆڵەکانی خۆیان هەیە و چەند بە فیعلی سەرپەرشتیان دەکەن من پێم وایە دەبێ لەم بابەتەدا زۆر وریابن زۆر جددیش بن ئەمن هەست بە کەم تەرخەمێکی زۆر دەکەم لەلایەنی دایک و باوک و سەرپەرشتکاری خانەوادەکان لە ئامۆژگاریکردنیان لە ئاراستەکردنیان بە شێوەیەکی ڕاست و دروست لە مامەڵە لەگەڵکردنیان بە شێوەیەکی سەردەمیانە و ڕێکوپێک جیا لە سەردەمێکی ڕابردوو و لە هەمیشە چاودێریکردنیان کە بزانە داخوا منداڵەکەی ڕۆڵەکەی چی دەکات چی ناکە و هەوڵ بدە کە ئەتوو هاوڕێی باشی بۆ بدۆزیەوە ڕەفیقی باشی بۆ پەیدا بکەی لەنا هیچ کەس لەم ژیانەدا ناتوانێت بە تەنها بژی ڕەفیقێک هاوڕێیەک چەند هاوڕێک هەر بۆ پەیدا دەبێ دەیدۆزێتەوە ئەگەر هاوڕێی باشی نەبێ ناسار تێکەڵ و دەستی تێکەڵ بە هاوڕێی خراپ دەکا لێرەدا کارەساتەکە دروست دەبێت کە وەکو باسم کرد ئەم دەسەڵاتە و شێوازی پەروەردەکردن و ئاراستەکردنی دامەزراوەکانی ئەم وڵاتە بەو ئاراستەنی کە منداڵەکان من بپارێزێ و ئاراستەی دروستیان بکە بۆ زانیاریتە بڕۆ تەماشای وڵاتانی دەرەوە بکە بەم شێوەی نییە لە قوتابخانە زۆربەی هەر زۆری ئەوەی کە لە ژانی پێویستیان پێی فێریان دەکەن بەڵام ئایا پەروەردەکردنی ئێستای قوتابیەکانمان خوێندکارەکانمان بە شێوەیەکی ڕاست دروستە بەتابەت کە ئێمە کە کۆمەلگایەکی موسڵمانین ئایا چەند ئەو ئاراستەکردن و پەروەردەیە بێجگە لە مامەستە بەڕێزانێ کە بە تەبیعەت قەناعەتیان بە پەروەردەیەکی ئیسلامیانە هەیە پەروەردەیەکی موسڵمانانە هەیە بەڵام ئایا وەکو منهەج ئایا منهەجێکی وا هەیە کە ئەم قوتابیانەمان بە شێوەیەکی ڕێکوپێک پەروەردەکا و ئاراستەیەکی دروستیان بکا بۆ بوارەکانی ژیان ئایا بە شێوەیەکی عەمەلی دایانهێنە دەرەوە شتی عەمەلیان پیشانە کە چۆن مامەڵە دەکا لە وڵاتانە فێران دەکەن کە چۆن بێن سڕە بگرن بۆ وەرگرتنی شتێک فێریان دەکەن کە چۆن لەگەڵ خەڵک قسە بکەن بەڕێزم ئەگەر هەڵەیەکی داوا لێ بردن دەکەم فێران دەکەن چۆن مامەڵە بکەن فێران دەکەن هەر چەندە وڵاتی ئەم شتانە کەمتر هەیە ئێستا فێران دەکەن مەسەن چۆن بچن بیتاقی تارە ببڕن بیتاقی قیتار ببڕن فێران دەکەن دەیانبەن دەیانگێڕن هەر لە زوو کە گچکەن فێران دەکەن چۆن لە ترافیک لایتەکان بوەستن فێری ژیانیان دەکەن فێری ئەوان دەکەن کە مامەڵەیەکی دروست لەگەڵ دەوروبەری خۆیان بکەن ئەوە لە ئەنجامی ئەوەی کە ئەتوو ئەو نەوانەی کە تازە پێدەگەن پەروەردەیان ناکەی تەماشا دەکەی کۆمەڵێک کارەسات ڕووی داوە لەم وڵاتە یعنی کە منداڵێکە هەرزەکارێکە کارەساتێکی و تاوانێکی وای کردوێتەوە بەدە گەوران ناکرێت
ئەوە ئەنجامی چی کاکە؟ لەسەر مۆبایلێکی سوێسار هەرزەکار ڕەفیقی خۆیان دەکوژن، دووسێشیان دوور لە حاشە هەموو لایەک تەعدا لە ڕەفیقی لە منداڵێکی گسکەی 18 ساڵان دەکەن، دەشی کوژن. کارەساتی گەورە گەورە. ئەو لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی کە نە دامەزراوە فەرمیەکانمان پەروەردەیەکی دروست هەیە بۆ پەروەردەکردنی ڕۆڵەکانمان، وەکو باسم کرد لە خانەوەدەکانیشمان کەمتر ئاگامان لە ڕۆڵەکان لە منداڵەکانی خۆمان هەیە، کەمتر چامان لەسەری هەیە، کەمتر ئاگامان لێ دەبێت. کاکە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ هاوڵەکانی. جا ئەوە تەماشایکەن ئەمە بۆ هەر کەسێکی کە بەرپرسە لە کۆمەڵە خەڵکێک، هەر کەسێک، باوک بێ، دایک بێ، برا گەورە بێ، خوشکی گەورە بێ، هەر کەسێک لە هەر زۆرە بەرپرسیارەتێک بێت لەوانەی خوار خۆی بەم شێوە بەرپرسیارە. واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. خۆ بگرە، ئارام بگرە. ئارامگرتن لەگەڵ ئەوانەی کە لەگەڵدان زۆر گرنگە. بە ئارامی و بەهێمنی و بەمەندی مامەڵە بکە، هەر لە خۆ ئەوانەی کە لەگەڵدان وردە و دەفێری کۆمەڵێک دەرس و وانەی گەورە گەورە دەبن. لا دەفەرمێ ولا تعد عيناك عنهم. المقصد ئەم جوز ئاەت هەیە. دەفەرمێ بە هیچ شێوەیەکی ئەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەخوا، دەفەرمێ بە هیچ شێوەیەکی چاو لێیان بزر نەبێ، هەمیشە چاو لەسەریان بێ، ئاگاد لێیان بێ. کاکە بۆ دایک و باوکیشە، بۆ برای گەورەشە، ئەوە بۆ سەرۆکی حکومەتیشە، ئەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانیشە، ئەوە بۆ دادوەریشە، ئەوە بۆ مامۆستای مەکتەبێشە، بۆ هەر بەرپرسێکە کە یەک کەسی لە بەردەستا بێت کە کاری لەگەڵ دەکات. ئایا بۆیە دەڵم بەڕاستی پەروەردەی وڵاتی ئەم پەروەردە نییە کە لە سەرچاوەکەی لە ئیسلام و لەم شەریعەتە سەرچاوەک دەکە کۆمەلگایەکی زۆر دروست، زۆر پێشکەوتوو، زۆر خۆشگوزەران، زۆر بێکێشە دروست دەکات. ئەگەر بەرپرس ئاوا چاوی لە خەڵکەکەی خوارخۆی بێ، ئاوا لەگەڵیان بێ، دیارە کۆمەلگایەکی نەوعی دروست دەبێت کە جێگەی ئومێد و جێگەی هیوا دەبێت بۆ دوای ڕۆژمان. بابەتێکی کە ئاماژەیەکم پێکرد بەڕاستی کە دەمەوێت لێرە ئەمە بە هەموو لایەک بگەێنم، کە هەتا هوشیاری سەبارەت بە مافەکانمان لەم وڵاتە، مافمان، حەقەکانمان، مافە یاساییەکانمان، مافە ئاساییەکانی مرۆڤێک لە ژیاندا، هەتا بەڕاستی ئاستی ڕۆشنبیریمان نەگەینە ئەوە کە ئێمە مافمان چێت لەم ژیانەدا لەم وڵاتەدا کە پێویستە وەکو مرۆڤێک ڕێزێگیراو بێ، وەک مرۆڤێک هەموو مافە یاساییەکان و ئاساییەکان لە ژیانە بۆ دابین بکرێ، لە ئاوە، لە کارەبایە، لە بیمەی تەندروستیە، لە خۆشگوزەرانیە، لە ڕێگابانی باشە، لە هەموو ئەو پێداویستی و مافانەی کە بۆ مرۆڤێک پێویستن لە ژیانیدا، پێویست ئەم هوشیاریە هەبێ. بێزی لە مافە گەورەکانی تریش بەڵام بۆ زۆر باس کراوە، بۆیە ناسمە سەری مافیەوە کە ئینسان هوشیار بێ، وریا بێ، کە پێویست بۆ هەیە کە ملەت و وڵاتی خۆی خۆش بوێ، خەڵک و وڵاتی خۆی خۆش بوێ، بیپارێزێ، ئاگای لێ بێ. بەڵام ئەوە وەختێک دەبێ کە وڵاتیش، کە دەوڵەتیش ئاگای لەو خەڵکەی بێ. ئەمە شتێکتان بۆ بژێڕمەوە. ڕۆژێک لەگەڵ لە ئەڵمانیا لەگەڵ ئەوە برادەرێکی ئەڵمان بوو، کەوتە تەنیژ من لە ناو قیتار لە شاری دووسلدۆرف دەچین بۆ شتوتگارت، سێ سەعاتە ڕێیە. پرسیاری ئەوم لێ کرد، گوتم کاکە تو دایک و باوکت ماون؟ گوتی بەڵێ. گوتم ئەدی دایانبینی هاموشۆت هەیە؟ گوتی دەمزانی ئەم کۆمەلگایە لەم ڕوانەوە لە ڕووی ینی پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر لاوازە، یا پچراوە نەماوە. گوتی وڵا لەمێژ نەمبینیون. گوتی تەقریبەن 7 ساڵ دەبێت دایکم نەبینیوە.
لە عینی شارەکەی خۆشیان بوو 7 ساڵ. گوتم باشە ئەخرەوە دایکەوە باوکە پێویست پێیان هەیە چۆن دەتوانیت ینی ئەوالیان مستەغنی بووی کە دایک و باوکت نەبینی 7 ساڵ. گوتی وەڵا پێویستم پێیان نییە. گوتم چۆن پێویست پێیان نییە؟ هەر بۆ لایانی عەتف و حەنان و یعنی تو کە ئەوانە ئەتویان گەورە کردو بە خێویان کردو ئاگیان لێ بووی. گوتی وەڵای پێویستم پێیانی لەبەرەوەی ئێمە حکومەت لە جێی دایک و باوکە هەموو شتێکمان بۆ دابین دەکا، ژیانی بۆ دابین کردوم، دەم پارێزێ نەخۆش بم بەهۆی بیمەی تەندروستی هەیە لەوێندەر زمانی ئیجتیماعی هەیە سەحی هەیە. وتی هەمووشی لەسەر حکومەتە، دەستمە قوتابخانە هەمووشی بۆ دابین کردوم. دوایی یا ئەوەتە کارێکم بۆ دەدۆزێتەوە کار دەکەم و ژیانێکی خۆشگوزەران دەژیم، یا کارم دەست نەکەوێ خانوم پێدەدا و مەسەفێکیشم پێدەدا کە مانگانە پێی بژیم. لە جێی دایک و باوکمە حکومەتیانی هەموو شتێکمە. هەڵبەت ئەم نەزەریە ئەم بۆچوونە غەڵەتەوە کۆمەڵشتم بۆ ڕوونکردەوە ئێستا لێرە پێویست نییە. بەڵام لەمڕۆ ڕاستە کە بەڵێ دەسەڵات پێویستە مافە ئاسایی یاسایەکانی خەڵک دابین بکە، بەڵام ئەوە دابینی ناکە دەبێت خەڵک هوشیار بێت کە ئەم مافان لە ئەو دەسەڵاتە هەیە. بەخوا گۆڕانکاری ئەلێرەوە دەست پێ دەکا. کاتێک خەڵک و میلەت هوشیار بێ و بزانێت کە ئەم ماف و ئەم حەقانەی هەیە پێویستە دابین بکرێ و هەوڵیشی بۆدا گۆڕانکاری و چاکسازی و دەستکەوتنی مافەکان لێرەوە دەست پێ دەکا. بەڕاستی هەتا میلەت و خەڵک هوشیار نەبێ بە هەموو مافەکانی خۆی و هەوڵیشی بۆ نەدا بەڕاستی ناتوانێت گۆڕانکاری دروستکە. زۆر لە وڵاتانە من هێندێک مێژوانی خوێندێتەوە گوتیانە قۆناغی یەکەمی شۆڕش و ڕاپەڕینەکان و دروستکردنی دەوڵەت و دامەزانی دەوڵەت و موسسات لەوە دەستی پێ کردووە کە خەڵکمان هوشیار کردووە بە مافەکانی و دوای بە ئەرکەکانیشی. بابزانی داخۆ لەم قۆناغەدا ئەم گەنج و لاوانە پێویستە چی بکەن؟ یەکەم شت بەڕای من ئەوەتان لە خەیاڵ بێ وڵاتان شتێکی بڕاوە بێ کە بۆ پرۆسەکانی هەڵبژاردن لە داهاتوودا هەرگیز کەم تەرخەم نەبن. یەکێک لەو ئەرکانێک کە هەتانە بۆ ئەوەی کە بە مافەکانتان بگەن لە پرۆسەکانی دەنگدان بەشدار بن. بەهۆی فەرامۆشکردنی خەڵکێک لە ڕابردوودا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا و دەنگدان دەبین ئەوەی لێ پەیدا بووە کە لێ پەیدا بووە. کۆمەڵە خەڵکێک بە تەزویر و بە ساختەکاری و هێندە خەڵکیشان هەر هەیە دەنگیان پێ بدەن، زۆرینیان هێناوە، ئێستا هەرچی بیانەوێت دەیکەن، هەرچی بیانەوێت ڕێی دەگرن هەر بە یاسا. ئەوە بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی خەڵک و بۆ ناهوشیاری خەڵک کە پێی وا بوو ئەگەر هەرچەند دەنگیش بدا بەڵام هیچ ناگۆڕێوانیە. ئەی کاکە بۆ ئەگەر ئەو زۆری دەنگ هێناوە با بە ساختەکاریش بێ هەندێکی بە تەزویریش بێ، بەڵام بۆ گۆڕانکاری پێ دەکرێت. بۆ ئەو دەنگی زۆری هێناوە کاریگەری هەیە، بۆ ئێمە گەر دەنگی زۆر بێن کاریگەری نابێت. چۆن وایە؟ با خەڵک بە زۆرینە و بە لێشاو با دەنگت پێ بدە زابزامزار چۆن کاریگەری دەبێت؟ ئەدێ وڵاتانی کاکە هەمووی بە دەنگدانی خەڵک و بە شۆرش و بە ڕاپەڕینەکانی خەڵک کە جەماوەرێکی زۆر دژی دەسەڵاتێکی ستەمکار ڕاپەڕیوە یا دەنگی داوە، گۆڕانکاری بۆ چۆن نەبووە؟ دووەم، من داوا دەکەم کە وردە وردە بۆ ئەوی پێ بگەن بۆ ئەوی کە زیاتر هوشیار بن لەو پرۆسانەی کە دێتە پێشەوە لە هاوکاریکردن لە پشتیوانیکردنی ئەو ڕێکخراوانەی خێرخوازیە، هوشیاریە و ڕێکخراوەییە، پێم باشە بەڕاستی بەشدار بکەن، یانی تێدا بن، هەوڵ بدەن بەجێ مەمێنن، لەم ڕوانەوە هەوڵ دەن ئاستی هوشیاری خۆتان بەرزتر بکەنەوە، باشتری بکەن. و پێم باشە هێندە پرۆژەی خزمەتگوزاری هەیە یا هێندە پرۆژەی خێرخوازی هەیە، مەرج نییە هەر ینی کەسێک پارەی هەبێ ئینجا تێدا بەشداری بکە، دەکرێت وردە وردە ینی بەشدار بن لەم پرۆژانە.
بەشدار بن بە شێوەیەکی ئەندام بە شێوەیەکی هەڵسوڕێنەر بۆیە بەڕاستی ئەمە دەبێتەوە ئەوکە وردە وردە یەک دڵسۆزی و خەمخۆریت بۆ خەڵک و وڵاتی خۆت پەیدا دەبێت وردە وردە دەچێت ناو کاری ڕێکخراوەیی و هوشیاری زیاتر بۆ پەیدا دەبێت و ئەم پێم وایە قۆناغێکی لە قۆناغەکانی پێگەیشتن و تێگەیشتن بۆ لە داهاتوودا ئەم گەنجەمان ئەم لاوەمان پێگەیەکی بەهێزتری هەبێت لە وڵات بۆ خزمەتکردن و بۆ گۆڕانکاری. پێم باشە گروپتان هەبێ گروپی گسکەش بێ گونجاوە کە حتا ئەگەر لە چوارچێوەیەکی گسکەشدا بێ با بازنەکەشی فراوان نەبێ بۆ منە بۆ سەردانکردن بەسەرکردنەوەی هاوڕێ و ڕفیقەکانتان پرسیارکردن لە نەخۆشەکان هاوکاریکردنیان و سەردانکردنی بەبێ مناسەبەتیش یعنی ئەوە وا دەکا ئەم گەنجە ئەم لاوە لە ژیانیدا ئامانجێکی هەیە لە ژیانیدا بێئیش نێ بەڕاستی یعنی خۆی بە بێئیش نابینێ هەوڵ بدەن هەمیشە ئاواتان هەبێ هەمیشە هیوا ئاواتی گەورە گەورەتان هەبێ یعنی بیرکردنەوەی گزکتان نەبێ هەمیشە ئینسانی ئەگەر ئاواتی گەورەی هەبوو ئەگەر هیوای گەورەی هەبوو ئەگەر ئامانجی گەورەی هەبوو بۆ زانیاریت هەم دڵنیام کاری گەورەش پێ دەکرێت لە داهاتوودا وردە وردە دەکەوێتە سەر ڕێک کە کاری گەورە بکە هاتە مەشاکەن ئەوانەی کە ینی ئاواتیان ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە یارێکی گچکە بکەن هەر تەماشای خەریکی یارێکی گچکەن بەڵام ئەوەی کە دەخوێنێ یا مەسەلەن لە پرۆژە بەرنامەیەک بەشدارە تەماشا دەکەی ئاواتێکی گەورەی وردە وردە زۆر پێ هەڵاسوو ینی وا دەزانێ وا دەردەکەوێت کە ئەو لە قەڵایەک لە دوکێکی زۆر بەرزە و خەڵکە زۆر لە خوارەیە تەماشای دەکە خەریکی یاری منداڵانن ئەو ئاواتی گەورەیە ئەو ئامانجی گەورەیە خاڵێکی کە عەرزتان کەم برانی خۆشەویستم گەنجە خوێنگەرمی و خۆشەویستەکان قەت لە ژیاندا بێهیوا مەبن تفاؤلوا بالخير تجدوه هەمیشە گەشتبین بن هەمیشە چالاک بن هەمیشە ینی لە هەوڵداندا بن ڕامەوەستن بێئومێد مەبن چونکە دڵنیا بن بەهۆی گەشتبینیەوە بەهۆی دوور تەماشاکردنی ڕووداوەکان و ژیان و ئەوانە ئینسان دڵنیا بن خوای گەورەش پشتیوانی دەکات و دەروی خێرشی دەکاتەوە وردە وردە وەکو باسم کرد بەرەو لووتکە دەڕوا بەڕاستی لە قۆناغێکدا ئەگەر هێندێک کۆسب لەم پەریشت هاتە ڕێگە سارمەبەوە چکە ژیان بێ کۆسبنی بێ کێشە نییە بۆ هیچ کەس حەز دەکەم بیزانن هیچ کەس لەم ژیانەدا تەمەن ئەوەی کە ئێستا لە دنیادا لە لووتکەی دەسەڵاتە کۆمەڵە کێشە گرفتی هەیە هەر یەکەی ڕەنگە بەس ئاگەر لە کێشە گرفتەکانی خۆ بەس گرنگەوە ئینسان سارد نەبێتەوە گرنگەوە ئینسان ماندوو نەبێ گرنگەوە ئینسان بەردەوام بێ و ئێمە پێم خۆشە بزان وەکو فراکسیۆنیش وەکو کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی لەم ڕۆ ئایا ئێمە چیمان کردووە بۆ بەتابەتی ئەم چین و توێژەمان کە پێویستە وڵات ئاگای لێبێ ئێمە یەکەم پێشنیازی بڕیاری پاراستنی مامەستا و ڕێبەر پەروەردەکانمان داوەتە پەرلەمان ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ گرنگدانە بە مامەستا بۆ گرنگدانە بە ڕێبەرە پەروەردەییەکان بۆ ئەوەی ئەوانە ژیانیان لە ڕووی مەعیشەتەوە و لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە پارێزراو بێ و پێگەیان لە کۆمەلگادا بەهێز بێ تا ئەوانە بتوان بە ڕۆڵی خۆیان هەستن لە پەروەردەکردن و ئاراستەکردنی نەوەکانمان. دوو ئێمە یاسای قەرزی خوێندن بۆ قوتابیانی کەرتی حکومی ئەهلی پێشنیازە یاسایەکمان داوەتە پەرلەمان کە با قەرز بدرێت کاکە بەوانەی کە دەخوێنن لە داهاتوودا ئەوە پرۆژە یاساکە ینی وردەکاری هەیە بەڵام بۆ ئەوەی بەڕاستی سانە کە کار ئاسانی بۆ ئەو قوتابیانە کە دەخوێنن چ لە کەرتی حکومی چ لە ئەهلی بۆی کە بتوانن پێ بگەن بتوان
ینی درێژە بە خودینیان بدەن با داهاتوو لە ئایندەدا حکومەت ئەو کاتێک کە ئەم خوشکەمان ئەم برایەمان دامەزا یا لە کەتی تایبەت ئیشی کرد باوەڕدە بوردە بێن دەتوانن قەرزەکەی لەگەڵ یەکلا بکەنەوە. سێ ئێمە دەرماڵەی خوێندن بۆ قوتابیانی زاکۆ پەیمانگاکەن کە نییە بەڕاستی. ئەمە داوامان کردو کە پێویستە بە یاسا دەرماڵەیەک دابین بکرێت بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکانمان بۆ کە بتوانن بەڕاستی درێژە بە خوێندن بدەن و ئاسی هوشیاری زانستیمان بەرزکەینەوە کە من لەو ڕۆ بە حەقیقەت خۆم دەیبینیم کە ئاستی زانستی لە وڵاتی ئێمە زۆر دابەزیوە بەداخەوە. دەم بڵێ ساڵانی زووتر و بە تایبەتیش دەتوانم بڵێم لە سەردەمی ڕژێمی بەعزدا ئاستی خوێندن و زانست و معریفە بە تایبەتی لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆکاندا لە ئێستا بەرزتر بوو بەداخەوە نەدەبوو وابێ. بەحساب ئێمە هاتووین کولتوری بەعز کە کولتورێکی سەقەت بوو بە حساب ئێمە دەیسرینەوە و شتێکی باش جێ دادەنین بەڵام بەداخەوە لە هێندێ ڕووە ئێمە بە پاش کەوتوین حەقەتەن و ئەو کاتێ پێشکەوتن لە هێندە ڕووە زیاتر بووە بەداخەوە. ئەمە چێ لێ بەرپرسیارە؟ ئەمە دەسڕات لێ بەرپرسیارە کە لە ڕووی ئاستی هوشیاری و خوێندن و معریفەوە کە کۆمەلگا بەدوا بکەوێ. ئەمن بەڕاستی هیوادارم ئینشاڵڵا ئێوە نەوەیەکی سەرکەوتوو و دلێر و بە جورئەتی داهاتوو ئێمە بن. نەکرد بۆ خۆتان قازانج بگەێنن سوود بگەێنن. من هیوادارم وا بیر بکەنەوە کە قازانج بە دەوروبەریشان بگەێنن. من داواتانە دەکەم کە دوور تەماشا بکەن و گەشتبین بن و ئاوات و ئامانجی گەورەتان هەبێ و دڵنیاش بن ئەگەر هەر کارێک کە دەستان پێ کرد و لەسەر ڕێگەیەکی ڕاست بۆ کوسترەتا باسم کرد و بە تایبەتی ڕوحیەتی خواناسی و پشت بە خواباسنی تێدا بوو دڵنیا بن خوای گەورەش پشتیوانتان دەبێ و لە کۆسپ و لەمپەرەکانی دنیادا سەرکەوتوتان دەکا بەسەریاندا زاڵتان دەکا و بە ئاوات و ئامانجی خۆشتان دەگەێنێ. ئەم دووبارە خۆشحاڵ بووم بە دیداری هەموو لایەک یاخوا ساغ و سەرفراز و بەختەوەری هەردوو دنیا بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وەبەرەکاتوه. لە کۆتاییدا زۆر سپاسی بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەکەین. خوای گەورە پاداشتی بداتەوە و دووبارە بە خێراتنیەوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. یاخۆ بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. Mm-hmm.